بۆ ڕێگریکردن لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کارمەندانی کۆمپانیەکان و شوێنە گەشتیاریەکان و فرۆشیارانی بازاڕی ناچار کردووە کە ڤاکسینی کۆرۆنا بەکاربهێنن بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەش لیژنەکانی تەندروستی ڕاست پێدراون. لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانیش ڕۆژانە لێکۆڵینەوە لەو شوێنانە دەکەن کە ئەو مەرجەیان جێبەجێ نەکردووە. بەڕاستی ئێستا خەمی گەورەمان ئەوەیە کە کەمترین توشبوو هەبێت لە سلێمانیە، بۆیە بەردەوام بە دوواداچوون بۆ ئەو شوێنانەکەین کە ڕاستەخۆ کۆنتاکت یاخود پەیوەندیان هەیە لەگەڵ هاوڵاتیانە. بۆ نمونە ئێمە شوێن هەبووە بەداخەوە ڕێستۆرانتێک تقریبان 7 کارمەندی تووشی کۆرۆنا ببوو. ئێمە ئاگادار کردەوەتی کاکە ئێمە شتێکی وامان هەیە خۆمان ڕێستۆرانتەکەمان دائەخەین. بۆیە بەڕاستی لە ئێستا ڕێژەی توشبووان زۆر زیای کردووە لە تەواوی کوردستانە. بۆیە ئێمە لە ڕێی تیمەکانمانەوە بەردەوام هۆشیاری و ڕێنمای ئەین بەو شوێنانی کە پەیوەندیان هەیە لەگەڵ خەڵکە کە ڤاکسین بەکاربێنن. سەرۆکی کۆمەڵەی کۆمپانیا گەشتیاریەکانی سلێمانیش باز لەوە دەکات وەک هەنگاوێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەشێک لە کارمەندانی کۆمپانیەکان و شوێنە گەشتیاریەکان کوتانیان بۆ کراوە. ئێمە وەکو کۆمەڵەکەمان نووسرامان کرد بۆ بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی و هاوکاریان کردین و زۆر سوپاسیان دەکەین کە تیایدا لە بیدایەتە بە دوو کات بە دوو نووسراوی تایبەتی ئێمەیەکی 25 کەس کە بیدایەت نردمان بۆیان کارمەندەکانمان هەستان لە کۆمپانیا و نووسینگەکان هەستان بە کوتانی خۆیان و ئێستا شەمیان کە ئایدی کارتیان پێیەکە هەمیان خۆیان کوتاوە. بەڵام هەفتەی پێشووتر لە دوای ئەوەی کۆبوونەوەی لیژنەی باڵای کۆرۆنا بوو لە کوردستان و لەسەر بڕیاری سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار خاتو ئەمەلخان ئێمە گروپێکمان لە گروپەکە بڵاوی کردەوە کە دەبێت زۆربەی زۆری شوێنە بنکە گەشتیارەکانیانی بەگشتی هەر لە هۆتێلە مۆتێلە چێشخانەکانە ڕێستۆرانەکانە کۆمپانیا و نووسینگەکان کە دەبێت هاوکارمان بن بۆ خۆکوتان و بۆ پێدانی ڤاکسین پێیان و ئێمەش یەکسەر ئامادەی خۆمان دەبڕیەوە. ئێرە یەکێکە لە ناوەندەکانی کوتانی ڤاکسینی کۆرۆنا لە شاری سلێمانی هاوڵاتیان و کارمەندان ڕوو لە ناوەندەکە دەکەن بۆ وەرگرتنی ژەما ڤاکسین بۆ ئەوەی پارێزراو بن لە توشبوونیان بە نەخۆشیەکە. باوتەی لێپسراوانی تەندروستی لە ئێستادا بۆ کەمبوونەوەی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕووی وشیاری تەندروستیەوە هاندانی هاوڵاتیان بۆ زیاتر بەشداریکردنیان لە هەڵمەتەکانی وەرگرتنی ڤاکسین گرنگە و یەکێکە لەو فاکتەرانش کە دەبێتە هۆی زیاتر پاراستنی تەندروستی هاوڵاتیان. ئاکۆ ئەمین، کوردسات نیوز، سلێمانی.